قال برئيس خالد ألبرت ريفابري قشتي كاروبارين كريستيانو الوزارة أوقافه قد الهوليري بوايك راستا خود قال ماذا بتعزب حسكم برئيس خالد قال لك سباس كوين قال ماذا وكي بين إنان ما بحثه أفي روشي كرلي أفي جاري جرينجيا في سردانة تشجبوي بابت ناساندنا هرما كردستان وكي سنترك بيك فجيان الرجلات نافاراست پێشەکی سوپاسانەکەم ئەکید و جەنابەت ئاماژەت پێدا ئەمە یەکەم سەردانی جەنابی بارزانی نییە بۆ ڤاتیکان من خۆم پێخۆشحاڵیەوە من لێ بەشدار بووم 2014 کە سەردانی پاپا فرانسیس کرا و زۆر بژار خراە بەردەستی قەداسەتی و لە ئەو کاتە بوو داوای داوای کردەوە سەردانی کوردستان بکات و ئەگەر سەردانی عێراقی بە کوردستان بێ بەش نەکرێت ئەوە بوو خوا لێ خۆش بوو قەداسەتی پاپا ئەو کاتە کە هاتە کوردستان ببیرهێنانەوە هاتەوە مۆزوعی سەردانەکەی 2014 و بەڵێنی دابوو کە بێتە عێراق ئەکید کوردستان بێ بەش ناکە و هیوادارین ئەم سەردانەش ئەو زرۆفی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان و ناوچەکە بە پیای ڕوا ئەکی دەخێتە بەردەستی قەداسەتی پاپلیۆن لەبەرەوەی کە خۆتان ئەزانن وەزن و ئەستەنگی ینی وەزنی قەداسەتی پاپا لە ناو عالەم چەندە و لەسەر زەختی لەسەر اتحادی ئەوروپی چەند گەورەیە ئێمە قەدەوەمان بیر ناچێت کاتی کە ڕێفراندۆم کرا ئەو زەخت و ئابلوقەی کە درا لە کوردستان من تاسە بیرمە و تا ئێستاش لە خەیاڵمایە جەنابی کاک نێچیروان و کاقوباتەوان سەردانی ڤاتیکانیان کرد داوایان لە پاپا فرانسیس کرد کەوە زەخدێ بکات لەسەر مجتەمەعی دەولی کە ئەو ئابلوقەی لەسەر هەرێمی کوردستان هەڵبگیرێ ئەوە بوو قەداسەتی لەگەڵ اتحادی ئەوروپی و زەختی کردو لە ڕێگای سەرۆک وەزیرانی ڤاتیکان و لەگەڵ وەزیر دەرەوەی ڤاتیکان کە زەختیان کرد لە اتحادی ئەوروپی و زەختکەن لە حکومەتی عێراقی کەەوە ئابلوقەی سەر هەرێمی کوردستان هەڵبگیرێ هیوادارم ئەم سەردانەی جەنابی بارزانی بۆ ڤاتیکان زەختێک بێت بتوانن زەختکەن لە مجتەمەعی دەولی لەگەڵ اتحادی ئەوروپی و ئەمریکا کەەوە ئەم شەڕە و ئەم خوێنڕشتە لە لای خۆمان لە بڵێن لە سووریا و ڕۆژاوا ڕابوەستێنرێت و ئەوەیشکی ئەیبینین لە ناوچەکە وەکو ئێران وەکو سووریا ئەکید دەوری کورد لێرە گەورەیە بینەوە سەر هەرێمی کوردستان نمونەیەکە بۆ هەموو وڵاتان نەکو بۆ هەر بۆ لە ناو خۆمانە بیناسیێنین لە هەموو جیهانە ناسراوە مەڵبەندی پێکەوە ژیانە مەڵبەندی یەکتر قبولکردنە مەڵبەندی ممارەسەکردنی هەموو شعائری دینی و طقوسی دینی لە هەموو شوێنەکان جەنابەت ئاماژەت بەو کەنیسانەدا حکومەتی هەرێم چەندین کەنیسە و پرۆژەی بۆ مەسیحەکان دروست کردووە نۆژانکردنەوەی کەنیسەکان دروستکردنی کەنیسە چوار کەنیسە لە عینکاوا دروست کراوە بۆ ئەو پێکهاتانەی کە پێشتر لێ ئەو تایفانی کە لێرە نەبوون بۆ نمونە ئەرمەن نەبووە بەو شێوەیە کەوا کەنیسیانە بێمڕۆ کەنیسیان هەیە سریان ئۆرتۆدۆکس کەنیسیان نەبووە لێرە ئێستا کەنیسەیەکی گەوریان هەیە وا بەنیازن کەنیسێکی تر دروستکەن ئەمانە ئەم شتانە هەمووی بڵێن ئیشارەتن کەوا هەرێمی کوردستان باوەشی بۆ هەموو پێکهاتەکان و هەموو تەوایفەکان کراوەیە ئەمڕۆ نەوە وەزارەتی ئەوقاف بە خۆشحاڵیەوە 8 پێکهاتە لەژێر یەک سەقف کۆکراونەتەوە بە ئێمە وەکو مؤسسەیەکی ئاینی لە بواری پێکەوە ژیان لە بواری تعادودیەت لە بواری لە هەموو بوارەکانە بەکارەکەین هیوادارین ئەم سەردانانە ئەم جۆرە سەردانانە ببێتە مایەک بۆ ناساندنی کورد لە هەموو ناوچەکە کە ئەم کوردی کە ئەمڕۆ هەموو پێکهاتەکان و بە هەمویانەوە لە کوردستانە هەیە دابینە سەر بڵێن خەڵقی سووریا ئێمە قەت لە بیرمان ناچێت کە لە سووریا ڕوویە هەرێمی کوردستان حدودەکەی واڵا کرد بۆ ئەو سووریانە کە فرق نەبوو لە بینی مسلمان بەڕێز خۆڵت بەری ئەس بچمە سەر ڕەوشەنوچە سووریە بتایبەتیژی کوردنمێن ڕۆژاوای کوردستان تێدا دەرباز بن ئەس وەسا گشتی ڕەوشە پێکڤەژیانێ بتایبەتیژی پاراستنا کریستیانە بکەم یعنی حتا شوڕاشتن یەکی دیفیەکن ڕزگاری خۆزە گەلێ مەژی یعنی سەرۆک بارزانî ڕوولەکێ کاریگەر یا ڕاستەوخۆ هەبیە گرێدای گەهاندنە ئەvê پەیامێ چت ناڤە ئالیên سیاسiyên navxwe çi jî gihandina evê pêkvejanî ji bo aliyê derve û nêvdewletî heta digihta Vatikanê lê evê carê dîtnawe yani eger peywendiyê pêz bin her hebîne eger danûstandin û êdî pêkvejiyan bi her hebiye lê vê carê dê çi îzafeke bi dîtnawe û kesatiya serok barzanî rolê wî yê giring di vê pêkvejiyanê nava Kristiyana da çawate te behes kirin خۆ دەزانیت بەڕێزی سەرۆک بارزانانی کە ئەمڕۆ بۆتە مەرجەعێک لە ناوچەکەیە
ئەو دیدارانەی کە بینین لە کە ئەکرێت چێ لە ئێران چی کوردانی ئێران چی کوردانی سووریا کە دێنە ئێرە بەم زۆفەی کە ڕووی داوە لە ناوچەکەیە ئەکید بەخۆڕایی نییە ئەکید ئەو حکمەتە و ئەو لێهاتوێی سەرۆک بارزانانی بۆ چارەسەرنی کێشەکان بۆ ئەو نەقلکردنی ئەو واقعی کە لە کورسانە هەیە لە هەرێمی کورسان هەیە بۆ دەرەوە ئەکید دەوری خۆی بێت و کاری خۆی بێت بچمە سەر ڕۆژاوای کوردستانê یعنی ڕۆژهڵاتە ناڤڕاست ناڤ ئاگرێکی دادکەلت هەمی دژی یەکن تایبەتیژ ئەگەر ez بەحسا سووریە بکەم شەڕ بەرامبەری کوردایە بەرێ بەرامبەری دورزیا و عەلەویە حتا بەرامبەری کریستیانان بیە گەهاندنە ئەvê پەیامê dê çi gorankariyekê diriz bikit ku ciddîbûnekij aliyê nêvdewletî ve hebit yani bilî ku gel Papayê Vatikanê ev babata hatê behezkirin gel berpirsên birindên Îtalyayê jî te behezkirin ev hewlên tênedan bû çi ne ji bo ku şer bête rawestandin بۆ بەرژەوەندیên تاکەکەسینە jî niyeta Kurdistanê taybetî jî Serok Barzanî ew e ev pêkvejiyane nebtinê coğrafiyeka nava herêma Kurdistanê belku bi giştî ji bo rojhilata nava rast be ئەکید بێگومان مۆزۆعی ئاشتی بەرقەراربوونی ئاشتی لە ناوچەکە ئەکید شتێکی زۆر پیرۆزە و ئاماژشم پێکرد پێشتۆزێکەوە دەوری ئەکید قەداسەتی پاپا دەورێکی باڵای دەبێت ئێمە لەم نزیکانەی بینین کە زەختێک لەسەر مجتەماعی دەولی لەگەڵ اتحادی ئەوڕۆپی بکرێت کەوە ئەم دۆخەی ڕۆژاوە بەلایەکە بڕوات بەلایەکە حەل بێت نابێ بەو شێوەیە کوردان ببنە قوربانی لە هەموو شوێنێک ئەوەی کە ئەمڕۆی بین لە ئێران ئەوەی بمڕ لە سووریا بۆ نمونە من حەزەکەم شتێکە بۆ ڕوونکەمەوە کە ئەو شەڕی کە ڕوویا داعش ڕووی کردە سووریا ئێمە قەدەمانی بیر ناچێت حدود کە کرایەوە بە تایبەتی بۆ کۆی مەسیحی کە زەختێک هەبوو لەسەر ئیبادەکردنیان بردنیان بۆ شەڕ ببنە تەرەفێک وەکو مەسیحەکان بنە تەرەفێک لە شەڕی داعش و بردننی مەسیحەکان بە زەختێک وەکو جێشی سوپای سووریا کە کردی بە زۆر مەسیحەکانیان برد فەرقی ناکە لە عمرەکەیە لە تەمەنە هەمویانێ برد بۆ کوشتن وەکو قەڵغانێک بەکارهێنان بۆ ڕوبەڕوونەوەی داعش ئەوە بوو هەرێمی کوردستان حدودی کردەوە زیاتر لە 1 ملیۆن مەسیحی کۆچی کرد بەرەو هەرێمی کوردستان ئێرە بووە پێگەیەک بۆیان بۆ بەردەوامی ژیانیان و پێگەیەک بوو بۆ کۆچکردن بۆ دەرەوەی سووریا و منطقەکە بەڵام زۆربیان لێرە ماونەتەوە ئەو سووریانێک کە لێرە ماونەتەوە خۆ دەزانیت پرۆسەی UN چەند قورس و زەحمەتە مجموعەیەکی زۆر لە مەسیحەکان ماونەتەوە ئێمڕۆ بە چاکبوونی بڵێن وەزعی سووریا و ئازادبوونی لە ڕژێمی بەعس تاکو ئێستا ئەو سیقەیە دروست نەبووکەوە بگەڕێنە بۆ ناوچەکانیان هیوادارم ئەو دۆخی کە ئەمڕۆ لە سووریا ڕوادات و ئەکید بە هیوادارم قەداسەتی پاپا کە ئێمڕۆ ئەکید هەندێک شت دەرەکەوێت لەوایە کەوە دەوری هەبێ بۆ حەلکردنی و کێشەیە gelek spas barês Xalet Albert rêveberê giştiye karûbarên kiristiyanan li Wezareta Awqaf karûbarên Welî hîn hewlêrê gelme dabûn spas bûye